سڵاوتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. لە چەند ڕۆژی ڕابردوودا نووسراوێکی سەرۆکی پەرلەمانی کوردستان بڵاو بووە. بەپێی ئەو نووسراوە سەرۆکی پەرلەمانی کوردستان داوای لە حکوومەت و ئەنجومەنی وەزیران کردووە بۆ لەمە دووە ڕێگە بە هیچ پەرلەمانتارێک نەدات لەسەر ئاستی تاکەکە سەردانی پرۆژەکانی وەبەرهێنان بکات، بەڵکو دەبێت لەسەر ئاستی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان بێت. نووسراوەکەی سەرۆکی پەرلەمان کاردانەوەی جیاوازی هەم لەسەر ئاستی سیاسی و هێز و لایەنە سیاسەکان، هەم لەسەر ئاستی فراکسیۆنەکانی پەرلەمان، هەم لەسەر ئاستی شەقامیش لێکەوتەوە. دوو فراکسیۆنی سەرەکی پەرلەمانی کوردستان، فراکسیۆنەکانی پارتی وێکێتی بە توندی دژی نووسراوەکەی سەرۆکی پەرلەمان لێدوانیاندا هاوکات لەسەر ئاستی شەقامیش گومانێک دروست بووە لەوەی کە ئاخۆ بۆچی لەم کاتەیە ئەم نووسراوی سەرۆکی پەرلەمان بۆ ئاراستەی حکوومەت دەکرێت. من ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم گفتوگۆی ئەم بابەتە دەکەم. بەڕێز ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان لەگەڵم دەبێت. مامۆستا سڵاوت لێبێ ئەم کاتت باش. ئەمەوێ بپرسم بۆچی لەم کاتەیە نووسراوێکی لەو جۆرە بڵاو دەبێتەوە، بۆچی ئەگەر پێشتر گرفت و کێشەیەک لەو شێوەیە هەبووە چۆن هەوڵی چارەسەرکردنی نەدراوە، بۆچی لە ئێستاە ئەوە دەکرێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، ئەو نووسراوە بۆ ئێمە مای شۆک بوو وەکو پەرلەمانتار کە من خۆم دوو خولە لە پەرلەمانم و لەلایەکی تریشەوە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و بە دیاریکراویش سەرۆکی پەرلەمان کە دکتۆرای لە یاسادا هەیە بێت کۆتوبەند بۆ ئەندامی پەرلەمان دروست کات. بەڕاستی بەلای هەمومانەوە جێگەی سەرسوڕمانە و یەکێکە لەو هەڵە گەورانەی کە ئەم دەستەی سەرۆکایەتی پەرلەمانن لەم خولەیە زنجیرەیەک هەڵەی گەورەی کردووە کە لە ئاستی پێویستانین بەداخەوە لە ڕووی ئیدارەدانی پەرلەمان، لە ڕووی بڕاگەچنی شکۆی پەرلەمان لە بەرامبەر دەسەڵاتکە یاسایی نییە؟ هیچ پاڵپشتێکی یاسایی نییە لە یاسابەرکارەکانی هەرێم و دەستوری عێراق، لەبەر ئەوەی کە پەرلەمانتار بەس لەخوا ناپرسێتەوە، بەس خوا لە دەرەوەی لێپرسینەوەی پەرلەمانتارە. ئەینا پەرلەمانتار بەپێی دەستور و یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 92 و پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مافی تەواوی بە دوواداچوونی دەسەڵاتی جێبەجێکردنی دداوەتێ. بەڵام لە دوای کاردانەوەکانەوە سەرۆکی پەرلەمان جارێکی ڕاگەیاند کە نووسراوەکە بەپێی پەیڕەوی پەرلەمانی کوردستان بۆ هیچ خاڵ و بەندێک لە پەیڕەویدا هەیە لە پەرلەمانی کوردستان ڕێگە بە نووسراوێکی لەو شێوەیە بدات. من پێم خۆشە ئێوەی بەڕێز سایتە بەڕێزەکەتان و خۆشت وەکو ڕۆژنامە نووسێک چی سێری ئەو دوو مادەیە بکەی کە سەرۆکی پەرلەمان پشتی پێبەستووە کە مادەی 41 کە مادەی 40 باسی جەلەساتی ئیجتیماعەکە، کۆبوونەوەی گوێگرتن کە پەرلەمان بۆی هەیە لیژنەکان بۆیان هەیە هەر کار بە دەستێک و ئەو دەستانەی سەر بە حکوومەتن جەلەسەیەکدا بکەن گوێ لە ئەو پرسیار و شتانەی هەیەنە ئاراستەی حکوومەت و ئەولایەنە پەیوەندیدارە بکەن و ئەم راپۆرتە بەرزکەنەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان. مادەی 41 باش لە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان نەکات کە چۆن پەرلەمان لە ڕێگەی لیژنەکانەوە کاروبارەکانی خۆی ڕێکەخات لە ڕێگەی ئەو لیژنانەوە. ئەوەی کە پەرلەمانتار ئەیکات ینی هەم لە دوو لیژنەیە ئەندامە، هەم بۆی هەیە لە کۆی لیژنەکانی تری پەرلەمانی کوردستان حتا پەرلەمانتار بەپێی پێڕۆ من بۆم هەیە بچم لە هەر کۆبوونەوەی هەر 19 لیژنەکەیە دابنیشم گفتوگۆ بکەم، تەنها لەو بێجگە لەو دوو لیژنەی کە خۆمیتیان ڕێگە پێدانە لەسەر ئاستی تاکە کەسی شەر بەو جۆرەیە. بەڵێ بۆم هەیە بڕۆمە لە نووسراوەکەی سەرۆکی پەرلەماندا هاتووە بە دیاریکراوی ئاماژە بۆەوە کات لەسەر ئاستی تاکە کەس پەرلەمانتار مافی ئەوەی نەبێت کە سەردانی پرۆژەکانی وەبەرهێنان بکە، ئەگەر بێت و لەسەر ئاستی لیژنە هەمیشەیەکان بێت ئەوە ڕێگە پێدراوە. هەم هەردوو ڕێگەکە ڕێگە پێدراوە کە بۆ نمونە من ئەندامی لیژنەی کاروباری پێشمەرگە و لیژنەی شارەوانیم، بۆم هەیە لە ڕێگەی و لیژنەکەی خۆمەوە بە دوواداچوون بکەم بۆ گرفت و کێشەکانی هاوڵاتیان لە هەموو سێکتەرەکان بە تایبەتی لەو دوو لیژنەیە. بەڵام ئەگەر خۆشم بچم بۆ شوێنێک بۆ یەکەیەک کەم و کوڕیەک کێشەیەک ببینم، چونکە ڕۆژانە هاوڵاتی پەیوەندی ئەکات بە پەرلەمانی کوردستانەوە، پەرلەمانتار لە وڵاتانی تر نووسنگەی تایبەتی خۆیەوە هەر بوارێک لە بوارەکە. من ئێستا بۆ نمونە لەم گەڕەکەی خۆما کە کێشەی کەم ئایم بینی، گرفتی کارەبان بینی، هاوڵاتیان کۆبوونەوانێ، ئەسڵەوەیە من بچم
جویان لێ بگرم بۆ کێشە و داواکاریەکانیان بەرزکەمەوە دواتر و ئەمە عرفی پەرلەمانی بووە هەر بوارێک لە بوارەکانی حکومڕانی هەر سێکتەرێک لە سێکتەرەکانی حکوومەت پەرلەمانتار بۆی هەیە بە دوواداچوونی بۆ بکە دوای ئەیکاتە راپۆرتێک ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانێکە سەرۆکی پەرلەمانیش بۆ خۆی ئەو راپۆرتە ئەدلێرێ بۆ لیژنەی معنی ئەڵێ ئەمە راپۆرتی فڵان کەسە فەرمونی ئەو بە دوواداچوونی بۆ بکەن کەواتە ئەلێرەوەیە کە ئێماڵین ئەم بڕیادەی سەرۆکی پەرلەمان ئەم نووسراوە هیچ پاڵپشتێکی قانونی نییە و بەداخەوە پێمان وایە کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە جیاتی ئەوەی کە یەک مانجی ڕەبەقە پەرلەمانی کوردستان کۆ نەبووتەوە بێجگە لە کێشە مزمینەکان بێجگە لەو هەموو یاداشتانەی کە هەیە بۆ کۆبوونەوە تەنها لەم مانگەدا چەندین کێشەی هەنووکەی سەری هەڵدا کەمبوونەوەی سەعاتەکانی کارەبا بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی پرسی داگیرکاری دەوڵەتی تورکیا مەسەلەی خوێندن و کەشەبوونی خوێندنی وەزاری پرسی هۆڵەکانی تاقیکردنەوەی قوتابیان کە لە چ دۆخێکا بوون لە ڕێگەی دابین نەکردنی پێداویستیەکانەوە ئەنواعی کێشە لە ڕاستیاکە بابەتەکانی تاقیکردن و خۆکوشتن ئەوەی کە ئێمە بینیمان قانونی لە پشت نووسراوەکەی سەرۆکی پەرلەمانەوە نییە کەواتە بۆچی لەم کاتەیە نووسراوێکی لەو شێوەیە دەکرێت بە دیاریکراوی مەبەستمە بپرسم قسە هەیە سەرنجی جیاوازێ لەبارەیەوەی کە گومان هەیە لەسەر ئەوەی کە بەشێک بێت لە ململانەیەکی ناوخۆیی سیاسی حیزبی ئێوە بۆ چونتان چیە لەو بارەیەوە جەنابی کاگرامەر خۆی بابەتەکە لە چیدایە گریمان حکوومەت یان دەستەیەک یان کەسێک داوایەکی لەم جۆرەی لە سەرۆکی پەرلەمان کردووە سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان پێویست بوو بێن ئەم بابەتە لەگەڵ فراکسیۆنەکانە تاوتوێ بکەن بێ ئەوەی لێکۆڵینەوەی بۆ بکرێت بێ ئەوەی دیراسە بکرێت ڕاستەوخۆ تۆ بێ نووسراوێک تەعمیم لە ڕێی گشتاندنی ئەم نووسراوە پرسیار لەسەر ئەدا و کاری هەر 111 پەرلەمانتارەکە جێبەجێکەی بڕۆ ئەو هەموو تەشیر و گوێن و فەزاحەتی کە بە پەرلەمانتاران نەکرێت لە سایتە دەدایک و باوکەکان کە هەر هەمووی لە ڕێگەی پارەی دزراوی ئەو میلەتەوە پشتیوانی دەکرێن و دەعمەکرێن ئەمە دەرگایەکی کردوتەوانێ ئەگەر گریمان من نازانم ینی وەکو ئەڵێن لە ڕاستیە هەندێک ناو لای سەرۆکی پەرلەمان هەیە بۆیە ئێمە بەڕاستی ڕۆژی دووشەممە لە جەلسەی پەرلەمانە لەم جەلسە پەلە پڕوزەی کە سەرۆکایەتی پەرلەمان دایناوە ئەبێ سەرۆکی پەرلەمان لە ڕۆژی دووشەممە جارە داوای لێبردن لە ئێمە و لە خەڵکی پەرلەمانی کوردستان بکە لە جەماوەری کوردستان بکە و لە پەرلەمانی کوردستان و ئێمەشی بکە بۆ یەک مانجی ڕەبەقە ئەم پەرلەمانە کۆ نابێتەوە بۆ لە شاری ڕۆشنبیری بە چەکی قورس و بیکەسی و دۆشکە تەقا ئەکرێ بۆ ئەم پەرلەمانە نایەتە سەرخەت بۆ لیژنێکی نەنار لە ڕاستیە بۆ سزای ئەنجامدەرانی ئەم تاوانانە و چەندین کێشەی تریش یەک مانگە تۆ کۆبوو نەبوویتەوانێ هاتۆ کۆبوونەوەکی دوور و درێژی داناوە 12 مەشروعی حکوومەت کە نردوێت یەی خاتە ناو بەرنامەی کار بەڵام ئەم هەموو یاداشتەی پەرلەمانتارە ئیشی لەسەر ناکرێت بۆ دامەزراندنی سێ یەکەمەکان بۆ مەسەلەی بە هەمیشەیکردنی گرێبەستەکان بۆ دامەزراندنی وانە بێژەکان و چەندین یاداشتی تر لەسەر پرسی داگیرکاری دەوڵەتی تورکیا و دەستێوەردان لە کاروبارەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ خێرە یعنی بە تەحدید ئێمە داوامان ئەوە بوو کە ئەم جارە پەرلەمانی کوردستان کە کۆ دەبێتەوە و خۆشی سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیان دەڕۆژی مۆڵەت لە بەردەم حکوومەتە هەیە بۆ بابەتی لێبڕینی موچەی دیزە بە دەرخۆ نەکردو جارێکی تر یعنی کە لە فەقەرێکی داناوە لە بەرنامەیەکی کاری دوور و درێژ کە پەرلەمان بە دوو مانجیش ناتوانێت ئەو بڕگانە جێبەجێکە ئەبوایە بە تەحدید و دیاریکرایی بەڵێن و وعدەکەی خۆی بەرێتە سەر کە بە ئێمە پەرلەمانتاری وت بڕۆن یاداش کۆ بکەنەوە یاداشمان کۆ کردەوە هەر لە هەمان هۆڵی پەرلەمان لە هەمان ڕۆژ و کات و تەوقیت دوو یاداشتێکیان 65 واژۆ یاداستێکیان 56 واژۆ کە لە هەردووچیانە داواکۆبوونەمجانەوە بێتم لە ڕووی یاسایی و پەیڕەویەوە ئێوە وەکو فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان کە سەرنجتان بەو شێوەیە لەسەر نووسراوەکەی سەرۆکی پەرلەمان دەتوانن چی بکەن چی لە ڕووی یاسایی و پەیڕەویەوە دەکرێت بەرامبەر بە نووسراوێکی لەم جۆرە ئەم نووسراوە وەکو باسمان کرد هیچ پاڵپشتێکی یاسایی نییە نە لە پەیڕە و نە لە یاسایە دژی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە و دژی پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستانە و خۆشبەختانە سەرجەم پەرلەمانتاران کە ئێمە گروپمان هەیە لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان ئەم نووسراویان ڕەت کردوتەوانێ و 4 فراکسیۆنیش بە بەیاننامە ئەوەی من ئاگدار بم فراکسیۆنی یەکێتی پارتی گۆڕان
یەکگرتوو بە دەقی نووسرا و ڕەتی ئەم نووسراوی سەرۆکی پەرلەمانیان کردڕۆی ئێستا دوو بژادە لە بەردەم سەرۆکی پەرلەماندایە بۆ ڕۆژی دووشەممە لە یەکەم جەلسەی دوای ئەوەی کەمانجەکە نەیهێشتۆ پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە بژادەی یەکەم ئەوەیە کە ڕوونی بکاتەوە بە تەحدید ئەگەر شتێکی لەو بابەتە هەیە هەر پەرلەمانتاریش مرۆڤە ئینسانە ئەگەر هەڵەیەکی وای کردو فەرموو بیخاتە بەردەم ڕای گشتی بەڵێ ئەم دوو سێ پەرلەمانتارە هەر کەسێکە ئەگەر منم بێمنەتانە با سەرۆکی پەرلەمان ڕۆژی دووشەمە ناوەکان ئاشکراکە بڵێ ئەم پەرلەمانتارانە ڕۆیشتون داوایان کردووە بە فەرمی و نافەرمیش ڕەتیان کردوێتەوە و بێمنەتی خۆیان خستۆتە ڕوو بەڵە بێبەری بوون بەڵێ ڕێگەی دۆم ڕای گشتی لەسەر ئاستی شەقام هاوڵاتیان مافی خۆیانە کە گومان بکەن یان بپرسن لەوەی کە بەڕاستی ئەگەر ئەم هەموو پەرلەمانتارە ئەم بابەتە ڕەت دەکەنەوە و بە مافی خۆیانی دەزانن کە بێبەریبوونی خۆیان بسلمێنن کەواتە چ شتێک لە پشت ئەم نووسراوەوە هەیە و ئەگەر بڕیارە پەرلەمانتارێکیان زیاتر کارێکی لەو شێوەیە کردبێت کێ بۆچی ئاشکرا ناکرێت من پێم وایە کە ئەبێ ڕێگەی دووەم بگرێتە بەر سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەممە ئەبێ داوای لێبردن لە ئێمە بکە و لە خەڵکی کوردستانی بکە کە نووسراوێکی پەلە پڕۆسەی ئاوای دروست کردووە و دەرکردووە و کۆی کاری پەرلەمانی خستۆتە ژێر پرسیارەوە ئیتر لە ڕوانگەی ئەو نووسراوەیە هەموو هاوڵاتیەک بە ڕێزت وەکو ڕۆژنامە نووسێک ئەو خەڵکە مافی خۆیەتی گومان لەسەر ئێمەی پەرلەمانتار دروستکات لە کاتێکا کە نەدەبوو سەرۆکی پەرلەمان ئەمە بکات ئەمەیان بۆچی کردووە بەڕای من بۆ ئەوەیە بەشێکی یەکەم بۆ پەردەپۆشکردنی ئەو خراپ ئیدارەدانی پەرلەمانی کوردستانە کە لەم خولە بەداخەوە لە ئاستی پێویستانە بوو نە لە ڕووی یاسادان نە لە چاودێریکردنی حکوومەت نە لە ئاستی ئەو هەموو گرفت و کێشە و قەیرانەیە بوو و بەداخەوە لەسەر سینیەک دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان پەرلەمانیان پێشکەشی دەسەڵاتی جێبەجێکردن کرد یان فەرموو تۆ چی ئەڵێ ئێمە ئاواکەین کەی ئەفەرمووی کۆبینەوە کەی ئەفەرمی کۆ ناپینەوە هەر پرۆژەیەک لە لای تۆ دێ لەسەر چاومان بەڵام پێش نیاز و یاداشت و داخوازی پەرلەمانتاران نەخێت ناچێتە بەرنامەی کاروانێ ئەو هەموو یاسا پێشنیاز یاداشتانە لە بەردەم دەستی سەرۆکایەتی پەرلەمانەیە بۆ ئەوە بوو ئۆباڵەکەش لە ئەستۆی خۆیان داڕن و گومانەکە بخەنە سەر پەرلەمانتاران کە بەداخەوە ینی کەوتە هەڵەیەکی گەورەوانەیە وەکووتمان ڕێوشوێنی تر هەبوو بۆیە ئەبێت ڕۆژی دووشەممە ئەم پرسەیەک لایە بکرێتەوانێ و خەلەلێک هەیە بەڕوون و ئاشکرا بخرێتە ڕوو بۆ خەڵکی کوردستان یانەوەی ناوەکان ئاشکرا بکە یان داوای لێبوردن کەن کە کەوتونەتە هەڵەوانێت چونکە ناکرێت گریمان نەگەر وەبەرهێنێکیش ئەم داوایی کردبوو لە ڕاستە کە ئێمە خۆمان نەزانین کە زۆرینەی زۆری لەگەر ڕێزمان بۆ ئەوانی کە پاکن و بەڕێزن و بە کەسابەتی حەڵال پیاکەن بەڵام بەشێکی زۆری ئەو وەبەرهێنانە ئێمە باشیان ناسین کە چۆن تێوەگلاون کە چۆن قوت و پارە و داهاتی هاوڵاتیانی کوردستان نەخۆن و بەروێنی هوا هەیە ئەمە چونێتە ناو پرۆژەوانی هاوڵاتی قوربەسەر لە 2015 هەشت دەفتەر و 82,000 دلاری داوە واتە بە مستەڵەح عامەکە 8 دەفتەر و 20 وەرەقەی داوە تاوەکو ئێستا کەلاوەکەشی دیار نییە پرۆژەکەشی دیار نییە مۆزەف و فەرمانبەری ئەم وڵاتە بەڵام مقاولەکان وەبەرهێنەر و کۆمپانیاکان لە حسابی قوت و ئەم میلەتە ئەبن بە ملیاردێر و ملیۆنێری دۆلار و کە حەجمی گەندەڵی لە زەوی و لە پرۆژەکانی وەبەرهێنان لە حەجمی گەندەڵی لە نەو تا زیاترە و بەداخەوە یاسای سەقەتی وەبەرهێنان کە ئەوە دوو خولی پەرلەمانە چەندین پێشنیازی یاسا هەیە بۆ هەموارکردنەوەی ئەم یاسایە هەموار ناکرێتەوانێت چونکە ئەم یاسایە بۆتە ماکی گەندەڵی و لە پشتەوەی ئەم یاسایە یاسای وەبەرهێنان گەندەڵیەکی زۆر ئەکرێ و زۆربەی ئەو یەکانی نیشتەجێبوون کە دروست دەکرێن لە کوردستانە هاوڵاتی کەم دەرامەت بەداخەوە ناتوانێت بیان کڕێت تەنها کەسانی دەوڵەمەند ئەتوانن بیکردن کەواتە ئامانجی نەپێکە ئەو ئامانجانی نەپێکە بێجگەلەوەی کە من بەش بە حاڵی خۆم قەنەعەتم وایە بەشێکە لە گۆڕینی دیمۆگرافیای کوردستان لە داهاتوە کە لە 50 ساڵی ترا هەرێمی کوردستان زۆرینەی عەرەب ئەبن بە خاوەنی زۆرینە لە هەرێمی کوردستان و بە پرۆژەیەکی تەئەنی هێواش ئێمە وردە نەک کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان هەورێت لە سلێمانی و دهۆک و هەڵەبجەش لە داهاتوە کورد لە دەستێدا زۆر باشە پێشتر لە چەندین بۆنەدا بەشێک لە پەرلەمانتاران ئەویان ئاشکرا کرد یان باسییان لەوە کرد کە هەوڵێکی جددی هەیە لەلایەن حکوومەت و هێز و لایەنە سیاسیەکانەوە بۆ لێسەندنەوەی ڕۆڵی چاودێری و ڕۆڵی ڕاستەقینەی پەرلەمان لە ئێستادا کە
نووسراوێکی لەم شێوەیە پێشکەش بە حکوومەت دەکرێت پێتان وایە ئەنجومەنی وەزیران چۆن پێشوازی لە نووسراوێکی لەم شێوەیە دەکات؟ بەداخەوە هەموو ئەندامانی پەرلەمان زۆربەی هەرە زۆریان گلوێی و گازندەیان هەیە. بەشێک لە وەزیرەکان وەڵامی پەرلەمانتاران نادەنەوە، وەڵامی پرسیارەکان نادەنەوە، تەلەفۆنی پەرلەمانتار هەڵناگیرێ بەخۆشمەوانێ کە من بەو لایەنانەشم کردووە هەمویان ناڵم منیش تەعمیم ناکەم. بەشێکیان زۆر لە ئاستی پێویستە وەڵاممان ئەدەنەوە و کار ئاسانیەکەن بۆ هاوڵاتیانی کوردستان و ئەو کێشانەی کە ئەخرێتە ڕوو بەدەمیەوە ئەبن و مۆڵەتی بینینی هاوڵاتی ئەدەنە سەر کێشە زۆر بە جۆرەکان. بەڵام هەندێک لە وەزیرەکان بە هیچ شێوەیەک وەڵامی پەرلەمانتار نادەنەوە. وەزیر هەیە تاوەکو ئێستا وەڵامی پەیوەندی تەلەفۆنی تۆی نەدابێت؟ بەڵێ 4-5 وەزیر هەن، 4-5 وەزیر هەن. من لە ڕێی ئوسوڵی خۆیەوە جوابم نردووە، حەز ناکەم ناوەکانیان بێنم، بەڵام ئاوا بڕوا لە کاتی خۆشە نایانەهێنم کە ئەمە هەموو ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن و حیزبە دەسەڵاتدارەکان خول بە خول شکۆی پەرلەمانی کوردستان هێنراوەتە خوارەوە زۆر زۆر بەداخەوە. و بۆ زانیاری جەنابەت پەرلەمانتار هیچ کاتێک یەکەم جار پەنا ناباتە بەر میدیا، بەڵکو بەڕێکاری ئوسوڵی لە ڕێگەی بەرزکردنەوەی یاداشت و نووسرا و داوا و سەردانی مەیدانی و سەردانی وەزارەتەکان ئەوێ ئەو کێشانە چارەسەر کە بە دووداتە چوونی بۆ کردووە. بەڵام کاتێک کە تۆ هەموو ئەم ڕێگەیان ناگریتە بەرو وەڵام نادرێتوانم ئەو کاتە ڕێگەیەکی ترت هەیە کە مەجبوری لە میدیا بەیانی بکەی کە تۆ ئەرچی سەرشانی خۆتت ئەنجام داوە. زۆر زۆر سپاس بەڕێز ئەبوو بەکر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی. سپاس بۆ بەشداری لە بەرنامەکە. بینایی بەڕێز ئێوەش هەر شاد بن، کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.